دانیشتوانی ئیداری گەرمیان بە تایبەت ناوەندی قەزای کەلار بەدەست گرفتێکی ڕۆژانەوە دەناڵێنن، ئەویش کەرتی تەندروستیە. بەوتەی بەشێک لە هاوڵاتیانی سنوورەکە بەشێک لەو نەخۆش و بریندارانەی دەگەێنرێنە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکانی گەرمیان بەهۆی لاوازی بەشەکە و کەمی پزیشکی پسپۆڕ و پێداویستی پزیشکیەوە ڕەوانەی نەخۆشخانەکانی سلێمانی دەکرێن کە زۆر جار هاوڵاتیەکە لە ڕێگادا گیان لەدەست دەدات. بەڕێوەبەرایەتی گشتیان دروست گەرمیان کە خۆی لە 4 نەخۆشخانەی گەورە و 2 بەڕێوەبەرایەتی و 11 مەڵبەندی تەندروستی و 52 بنکەی تەندروستی و 4 سەنتەری تەندروستی ئەگرێتەوە بۆ ساڵی 2018 ئەم خزمەتگوزاریانەی خوارەوەی پێشکەش کردووە. لە ساڵی 2018دا سەرجەمی سەردانیکەرانمان بۆ نەخۆشخانە و مەڵبەندەکان 353,000 هاوڵاتی بوون کە ئەمانە زۆربیان نەخۆش بوون، چارەسەری پێویستیان بۆ کراوە. لەو ژمارەیە 231,000 سەردانی نەخۆشخانەکانیان کردووە، 122,000 سەردانی مەڵبەندە تەندروستیەکانیان کردووە و 6,900 نەشتەرگەری ئەنجام دراوە لە ئەو دووسێ نەخۆشخانەی کە نەشتەرگەریان تیادا ئەنجام دەدرێت. لەو ساڵەدا نزیکەی 391,000 پشکنینی جۆراوجۆر ئەنجام دراوە بۆ هاوڵاتیان کە لە ناویە 364,000 پشکنینی تاقیگەییە و 19,000 پشکنینی سۆنار و ئەوانەیە. بەهۆی قەیرانی داراییەوە لە ساڵی ڕابردوودا نەتوانراوە هیچ بینایەکی نوێ بۆ نەخۆشخانە و مەڵبەندی تەندروستی لە سنووری گەرمیان دروست بکرێت کە ئەمەش هۆکارە بۆ ئەو قەرەباڵغیە زۆرەی نەخۆشخانەکانی کەلاریان تەنیوە. لا بەرامبەردا ژمارەیەک پرۆژەی نۆژەنکردنەوە و گەیاندنی خزمەتگوزاری پێویست و کڕینی کەرەستە و پێداویستی ئەنجام دراوە. من لە بەیانی هاتمە 2 سعات دەبێ هاتمە بۆ کەمونی دکتۆرە خۆی نەبەرەوە لەو بەشی مناڵانە مناڵێک وەربەمان یاوەمە 2 سعات وەستاومە تا سەرەمادیە دکتۆرەکان ڕات 1 سعات بەس هەڵسیا لە شوێنەی خۆی نهاتۆ تا پێت بێش. دوایەوەی ساعتینە بەشی فەحسیش ئەو نەقەرەباڵغە ڕێبەڕێدار نییە، کەمی دکتۆرە و گرفتی هەیە و خەستەخانە گرفتی بۆ پیا بۆ لەبە گرفتەکە چییە؟ کەمی دکتۆر. قەرەباڵغێکی زۆر بە خەستەخانەکان دیارە کە دێی لێرە ئەوەستیت بەیانیان ئەبێت تا 2 سعات ئەوەستین سرێ هیچ کەسێک نایەت. بەڕاستی زۆر قەرەباڵغا ئەو زۆریش ماندوو ئەبی لێرە. کەرتی تەندروستی وەکو سەرجەم سێکتەرەکانی تر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە بیانووی قەیرانی داراییەوە پشتگوێ خراوە و لە ماوەی ساڵانی ڕابردووشدا حکوومەت هیچ بەرنامێکی نەبووە بۆ بەرەو پێشبردنی ئەو کەرتە. هەر ئەوە شاوای کردووە هاوڵاتیان لە بەرامبەر چاکسازیەکانی حکوومەت و بەرەو پێشبردنی ئەو سێکتەرە نائومێد ببن.